بڕیاری پێویست بۆ گونجاوی لەو بارەوە لێ بدەن. کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی دیبێتێکی کراوەی لەسەر پرسی کشانەوەیان مانەوەی لە حکوومەت و تاوتوێکردنی قەیرانی دارایی و سیاسی هەرێم ئەنجامدا کە تێیدا ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنە ناوخۆییەکان بەشدار بوون. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشدا بیلا سلێمان بەرپرسی بۆردی پەرلەمان و حکوومەتی کۆمەڵ ڕایگەیاند کۆبوونەوەکەیان ڕاوێژکاری بووە و مەبەستیان داڕشتنەوەی نەخشەڕەیەکی نوێیە بۆ سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی. بەڵام دیارە بە تاکید بۆ دانیشتون کە ڕای جیاواز لێکتر قبول بکەین. لە ئێستاشدا دوایەوەی کە ئەو ماوەیەکە بووین و کۆمەڵێک لە کادیرانی کۆمەڵی ئیسلامی پێشنیاریان کردو داوایان کردو کە گفتوگۆیەکی لەو شێوەیە ئەنجام بدرێ بۆ دیراسەکردن و دیارە ئێمە هەر قەزیەکەمان ئەوە نییە بڕیار بدێ ئایا دەکشینەوە یا ناکشینەوە بە تاکید پرسەکە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە و ئەم پرسەش تەنها پرسی ینی کشانەوە بە تایبەتی لە حکوومەت تەنها پێوەست نییە بە کۆمەڵی ئیسلامیەوە ئەم پرسە فراوانە و پێوەستە بە خەڵک و جەماوەری کوردستان و بەلایەنەکانی تری لایەنە سیاسەکانی تری کوردستان بۆیە لە ئێستادا ئێمە تەنها دیراسەیەکمان کردووە و هیچی تر. کۆمەڵ لە کابینەی هەشتەمی حکوومەتدا بە دوو وەزیر و سەرۆکی دەسەیەک بەشدارە پرسی کشانەوە و مانەوەی لە حکوومەتیشدا بۆتە پرسێکی گەرمی ناوخۆی حیزبەکە. لە شەقامیشدا هەڵوێستەکانی کۆمەڵ لە ڕابردوودا دەنگدانەوەی ئەرێنی هەبووە و لەبەرەی خەڵکدا بووە. بڕیاریشە ئەنجامی دیبێتەکە با کۆنووسێک ئاڕاستەی سەرکردایەتی کۆمەڵ بکرێت و بڕیاری یەکلاکەرەوەی لەسەر بدرێت. پرسە تاوتوێکرا و ئەم ڕۆگەشن بە چەند ڕاو پێشنیارێک و ئەم ڕاو پێشنیارن ئەخدە بەردەم ئەنجومەنی سەرکردایەتی بەردەم ئەنجومەنی سەرکردایەتی ئەو دوای تاوتوێکردن و بڕیارەدا ئەو کاتە پێویستە بگەڕێتە بۆ ڕای ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی کۆنفرانسێکی گشتیدا. کۆمەڵی ئیسلامی هەمیشە بەشداریکردنی لە حکوومەتدا باسوەتەوە بە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانەوە و بەرپرسانی باڵای ئەو حیزبەش ڕایانگەیاندووە هەر کات بزانن مانەوەیان لە حکوومەتدا لە بەرژەوەندی گشتیدا نییە بەڕەچاوکردنی واقعی سیاسی لە حکوومەت دەکشێنەوە. هاوکات لە پاش کۆتاییاتنی دیبێتەکەش بڕیاردرا سەرجەم پرسەکان سەرکردایەتی بڕیاری یەکلاکەرەوەیان لەسەر بدات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.